بەسوود ئێستادا بەخێر بێن ئەمن لە قوتابخانەی ڕەزانی بنەڕەتی و بەشداری ئەم پێشانگایەم کردووە ئەم تابلۆیش باز لە ینی گوڵە چاوێشەکە کە لە بەهارانە لە کوردستان هەیە و شێوازی دروستکردنەکەیشی بە شێوازێکی جیاوازەکە ئێستا هاتوۆتە ناو هونەری وێنە کێشانەوە کە تێکەڵکردنی شەکرە لەگەڵ بۆیەکەدا بە شێوازێکی جیاواز دروست دەکرێت ئێستا ینی چۆن بۆی بۆ شێوازە وێنەش دەکێشێت. چۆن ئەمە بەشەکە دروست کردویانی؟ شەکر خۆی شەکری وردە بڵێن وانە شەکر بڵێن وشکە چۆن ئاوات لەگەڵ بۆیە کاتێکم کردو سێتا و دوایکە وەکو وێنەکەم نەخشاندووە لەسەری. جیاوازی چیە لەگەڵ تابلێترە بۆ مەسەلەن شەکرت هەڵبژارد بۆی بیتێ وەکو ئیشێکی جیاواز لە وێنەکانی تەنها بە بۆیە نەبێت بە شازێکی جیاواز دروستم کردو بۆی سەرنجڕاکێشتر و جوانتر دەچێت. وێنەیەکە ینی زۆر ئەزێدم پێوە کێشە بەڕاستی ینی شلانە شەیەکی تەواو خەریکی بووبم ئەمە وێنێکی ئاسمان تقریبەن مانگێک و هەسارێکی کەیە و جیاوازی لەگەڵ وێنەکانی کە ئەوەیە من کە قوتابێکی سەرەتایە و نەناسراوم و ینی وێنێکم کێشاوە هەستی خۆم تیادە بڕیوە و وێنێتر کێشاوە؟ بەڵێ وانی کە کێشاوتە وەڵی وێنەی هەر سروشت وێنەی سروشتم حەز لێە وێنەی ئاسمانەکان ئەوانە سەورەکەن یەکەم بنەوە قوتابخانەکەتان ئیشەڵڵا ئیشەڵڵا بە ئەوەی کە ئێمە بەو شتانێکە کێشامانە بەڕاستی شتی جوانمان کێشەوە ینی تەلە بە خوێندکارەکانی ڕەفیقیشم بەڕاستی شتێکی جوان و وێنەیان کێشاوە. مدیرەکەمان و مامۆستای هونەرەکەمان ئەوانەمە بە پلەیەکەم پاڵپشتیمانەکەن و دایک و باوکوشمان. خولیای خۆتانە یان هەر پێتان؟ وەڵا خولای خۆمانە خۆمان حەزمان لێ و دروستیان نەگەینەوە. ینی بۆ ئایندە تۆ حەزەکەی ببی بە وێنەکێش یان ئەمە هەر بۆ قوتابخانە؟ وەڵی تر ئەوە خۆی گەورە ئازانێ ینی بە زیاتر حەزەکەم دەرەجەیەکی بەرز بێن و بچمە بەشێکی بەرزتر لە وێنەکێشان ینی بە پلەی دووەم وێنەکێشانە. ئەو وێنانی دروستیەکەن چەندی کات پێچێت زۆر تێچووی نییە لەسەرەوە؟ وەڵی قوتابخانە یارمەتیمانەیە خۆشمانەیە کڕین وڵا کاتی وێنەکانیشمان کاتی ئەوێت 2 سەعات و 3 سەعات لە وێنەیەکە ئەوێت زیاتریش ئەڕوا ینی بەپێی وێنەکەی. ناوم هێمایە لە قوتابخانەی ڕەزانی بنەڕەتیەوە لە سیتەکەوە لەگەڵ چەند هاوڕێیەکەم چەند وێنەیەکمان لەسەر لەو حەکێشا بۆ ئەم پێشەنگایە من وێنەی هەڵەبجەم هەڵبژار بۆ پیشاندانی ئەوەی کە ئێمە کوردین و واروها هەڵەبجە کیمیاباران کرا بۆ ڕێزێ بۆ هەڵەبجە وێنەی هەڵەبجەم دروست کرد هیوادارم سوودی لێ وەرگرن و جوانترین پێشکەشتان کرد. باشە ئەمە بەچی دروست کردووە ئەم تابلۆیە چەندی کاتی بەسەر؟ بە بۆ یاخیزێتی دروست کراوە چەند ڕۆژێکی ویستووە و هەروەها تۆزە زەحمەتی ویستووە تا دروست کراوە هەروەها مامۆستاکانم یارمەتیان ناوم کە چۆن دروستی کەم یان لە دروستکردنەکەی مامۆستاکان یارمەتیان ناوێ ئەی کاتەکەی چەند بە چەند ڕۆژتاوە؟ 2 هەفتە هەفتێک ئاوە ئەو نەویستووە. جگە لە وێنەی تر دروست کردووە؟ نەماتوانین لەو حەی زۆر دروستکەین بۆ یەک لەو حە دروست بکەین. ینی مەبەستان چییە لە دروستکردنی ئەم تابلۆیانە؟ ینی تۆ قوتابیەکی بەهرەمەنی باشە حەزەکەی بۆ ئایندە وەکو وێنەکێش وێنە بکێشی یان ئەمە تەنها خولیایەکە بۆ قوتابخانە و وەکو پێش بکەی بەشداری؟ لە ڕاستی خۆم خولیای وێنەکێشانم هەیە و حەزم کرد بەشداری کەم بۆی باشترین پێشکەشکەم و بتوانم مەکتەبەکەمان بکەین ئاستی لوتکە و
وارووا لێرە پێشەنگی بەدەستبێنی وێنی تر کێشاوە پێشتر بەڵێ وێنەی چی ئەوانەی کە کێشاوتە وێنەی چی زیاتر وێنەی سروشت و مرۆڤ تێڵکاری وێنە وارووا دیزایانی جلوبەرگ و دیزایانی دیوار و شتیشمان کردووە لە قوتابخانەی کەناروێ بنەڕەتیم ئەم وێنەی من باس لە ڕۆژاوابوون دەکات و هەروەها لەسەر کافاس کردومە بە بۆی ئەلیکریک زۆر خولیایەکم حەزم لە وێنە کێشانە خولەیەکی تایبەتم بۆی هەیە یەکەم بە بۆنەی پشتگیری مامۆستاکەم دووەم بە بۆنەی بەڕێوەبەرەکەمانەوە کە زۆر پشتگیری و هاوکارمانە ئەم وێنەیە چەندی کات بردووە هیچ کەسێ هاوکاری کردووی لە وێنەیە خۆت ئاوا کێشاوت خۆم کێشاومە چکە حەزێکی تایبەتم بۆ وێنە کێشان هەیە چەندین وێنەی کەم کێشاوە وانی تر چی وە هەر ئاوا سروش دیان وێنێت زەگرەفە و هەروەها لا کێشەکان و چوارگۆشان بە ئەوە کردومەوە هەروەها بە قەڵەم بە ئەلیکریک بە بۆی زەیتی بە زۆر شتی کەش کردومە ئەمڕۆ بۆ بەشداریتان کردووە لەم پێچنگە وتیان پێشنگایە گەکرێتەوانەی ئێمە ژوێنەمان کێشاویستمان بەشداری لەمەیە بکەین و یەکەمی بەدەستبێنین سڵاو ڕەسمەیە بۆ بینەرانی خۆشەویست من ئەردەوان کەمالم لە قوتابخانەی سیتەکی بنەڕەتی لە پۆلی شەشەم چی دروستی کردووە کاگە بە یارمەتی مامۆستا بەڕێزەکان و مامۆستا هەرێم و بەتایبەت مامۆستا هەرێم و مامۆستا چاوان و بەڕێوەبەر جەناوی بەڕێوەبەر مامۆستا کوێستان توانیومە ئەم ڕۆبۆتە دروست بکەم ئەم ڕۆبۆتە سڵێنە بۆ گواستنەوەی ئامێرە گەورە و قورسەکان بەکاردەهێنرێت من هاتووم ماوەی مانگێکی تەرخان کرد کە ئەم ڕۆبۆتەم دروست کرد کە شتەکانی کەلوپەلەکانی لە ئێرانەوە بۆم هات لە پایتەختی ئێرانەوە تارانەوە بۆم هات هاتووە تۆ خۆت چی دروست کردووە بەبێ یارمەتی مامۆستاکانت ئەوانەی کە خۆت دروست کردووە بەبێ یارمەتی مامۆستاکان چی بوو هەر ئەم ڕۆبۆتە بوو یەکەم جار ئەم پارچەیەم دروست کرد نەمەزانی چی لێ بکەم فکرەیەکم بۆ ئەو کردم بە سڵێن دوایی لایتم بۆ دانا ئەمە لە سێ دانە مەکینە پێکاتوە دوانی بۆ تایەکانە دوان دانێکیی بۆ سڵێنەکەیە تۆ تەمەنە چەنە تەمەن 12 ساڵە ساڵی جگەلەوە هیچی تر دروست کردووە یان ئەمە هەتا یەکەم ئیشتا چەند ئیشێکی تریشم هەیە بەس ئەوان تەواو نەبوو چی ئیشەکانی پرۆژەی تر ئەوانی تر پرۆژەکانی ترت چییە دانێکی دەبابەیە بۆ شەڕ دانێکی تریشی شۆفڵە من هاتووم ئەمانەم دروست کردووە کە ئەندازیارە میکانیکەکان بێن ڕاستەقینەکەی و گەورەکەی دروست بکەن بۆ خزمەتکردنی گەل و وڵات ئەمە خۆی لە ڕاستیە چه ئیشێکی پێیەکە تۆ ئەزانی بەڵێ چه ئیشێکی پێ بۆ گواستنەوەی کەلوپەلە و ئامێرە گەورەکان بەکاردەهێنێت تۆ داوات چییە تۆ ئێستا شتێکت دروست کردووە تەمەنێکی بچووکت هەیە یارمەتیت بدەن ئەتوانی شتی گەورە دروست بکەین بەڵێ ئەتوانم شتێکی گەورەتر دروستکەم پۆلی چەند بووی لە پۆلی شەشی بنەڕەتی حەز و خولیای خۆتە ئەمەیان لە مەکتەبەکەی لە مناڵەوە حەزم لەم ئیشە کردووە و پەرەم پێیاوە بە یارمەتی دایک و باوکم پەرەم پێیاوە و ئەمە کارێکی گرنگە من ئەمێ پڕ بەدڵ سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بکەم سوپاسی بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارباژێر بکەم کە لەم چالاکیە توانیوێتی بەرهەم و کار و بەهرەی پرۆژەکانی هەموو خوێندکارانی قوتابخانەکانی سنووری شارباژێر لەم پێشانگایە کۆ بکاتەوە یەکەم بە یەکیان بناسێنێ دووهەم بە دەرەوەی قوتابخانەکانیان بناسێنێ و توانە و بەهرەمەندی و زانستی ئەو
خوێندکارانە بناسێنێ بە کۆمەلگا بە دام و دەستگاکان ئەمە کارێکی گرنگە ئێمە پڕ بەدڵ پیرۆزباییان لێکەین پشتیوانیانەکەین بە دڵنیاتانەکەمەوە هەرچیش شتێک ئێمە بتوانین بۆ پشتیوانیکردن و سەرخستن و پێشخستن و ڕێخستن و یەخستنی ئەم کارە هونەریە باڵایانە کە بە تەنیشتی پرۆسی پەروەردە و فێرکردنەوە پشتیوانی پرۆسی پەروەردە و فێرکردنەکە پشتیوانیانەبی.